ئێمە لە بەشی هەڵبژاردن و ڕاگەاندنی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای ساڵی 2017 یەکێ لە ئامانجەکانی پلانی ساڵی 2017مان کردنەوەی خول بوو بۆ کادیر و ئەندامانی سنووری مەڵبەند. خۆشبەختانە ئەوە ماوەی 2 ڕۆژە هەستاوین بەکردنەوەی خولی سەرکردەی باڵا بە سەرپەرشتی ڕاهێنەر مامۆستا شەماڵ، وارووا بە هاوکاری ڕاهێنەر مامۆستا مصلح ئۆمەراوەیی. زۆر سوپاسیانەکەین کە هەستان بەکردنەوەی ئەم خولە بۆ ئەم کۆمەڵە کادیرەی سنووری مەڵبەند. هیوادارین ئامادەبووان سوودیان وەرگرتە بێ و سوودی تەواویان بینی بێ لەم خولە.